بارزانی و سوودانی کەمیان داهاتوی عێراق یەکلایی دەکاتەوە. ئاشکرابوونی زانیاری نووسنگەکەی سوودانی بارزانی تووڕە دەکات. ناکۆکی و ململانەی نێوان کورد و شیعە بە تایبەت نێوان سوودانی و پارتی گەیشتە مریشکە ڕەشە و هەر لایەک و هەڕەشەی تند و جدی لە لایەنەکەی تر دەکات و بارزانی بەڵێنی خستنی سوودانی دەدات. ناوەڕاستی هەفتەی ڕابردوو کاتێک سوودانی تیمە باڵاکەی کۆ دەکاتەوە و لە کۆبوونەوەیەکی نهێنی و تایبەتدا باسی حکوومەتی هەرێم و قەوارەکە دەکات، دوای تەنها دوو کاتژمێری تەواو زانیاریەکان بە بارزانی دەگەن و ئیدی کارتی سەرۆکی هاوپەیمانی گەشەپێدان بۆ خولێکی تر دەسووتێت. بەپەی زانیاریە دزە پێکراوەکان سوودانی با ڕاوێژکارە باڵا و تایبەتەکانی گوتووە ئەمجارە ببێتەوە بە سەرۆکوەزیران بە جۆرێک هەرێمی کوردستان لە قاڵب دەدات کە وەکو پارێزگایەکی بندەستە بمێنێتەوە، نەک وەک هەرێمێکی سربەخۆ. بارزانی هەم نیگەرانە و هەم ترسی هەیە لەوەی هاوپەیمانیەکەی سوودانی دەنگی زۆر پێنێت، بۆیە هەر لە ئێستاوە لەگەڵ سونەکان و مالیکی سەرقاڵی دروستکردنی هاوپەیمانیەتیەکی پێشوەختن کە ئامانج لەو یەکگرتنە ڕێگریە لە بەسەرۆکبوونەوەی سوودانی. بارزانی قسەی کۆتایی خۆی کردووە، ئەوەی لە خولی داهاتوو نابێتەوە بە سەرۆک تەنها سوودانیە و ڤیتۆ لەسەر هیچ کەسێکی تر نییە. ئەمە خواستی زۆرینەی سونەکان و تەنانەت باڵێکی دەستڕۆیشتووی وەکو مالیکی و ئامریشە. دژبەرەکانی سوودانی گرە و لەسەر خستنی و دۆستەکانیشی لە نمونەی خەزعەلی گرە و لەسەر بەدەستهێنانەوەی ئەو کورسیە دەکەن کە داهاتووی کورد و سونە خودی شیعەکانیشی پێوە گرێدراوە و ململانەی نێوان سوودانی و بارزانی بەم دوایانە پێی ناوەتە قۆناغێکی هەستیار. هەریەکە ولایەکەی تر تۆمەتبار دەکات بە پێشێلکردنی دەستور و سوودانی لە کۆبوونەوە تایبەتەکە گوتوێتی لە دەستوردا نابێت کوردستان ئەو هەموو دەسەڵاتەی هەبێت و ئەوەی هەیە مامەڵەی پارێزگایەکە نەک نیمچە دەوڵەتێک. لە ماوەی سەرۆکایەتیەکەیدا سوودانی بەدەم هاوپەیمان و بەدەست دژ و دوژمنی کوردەوە بووە و ئەو بڕیارانەی ئەو لەو ماوەیەدا دژی کورد و هەرێمدەری کردوون لە 20 ساڵی دەسەڵاتداری شیعەکاندا نمونەی نەبووە. سوودانی لە ژێر کاریگەری گوشاری ئێران و چوارچەوەی هەماهەنگی لەسەرە. هەناردەی نەوتی هەرێمی ڕاگرت و سەرجەم خاڵە سنووریەکانی خستەوە سەر ناوەند و بودجەی کوردستانی لە بودجەی گشتی عێراقدا بۆ نیوە دابەزاند و دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی و سەربازیشی بۆ هەمیشە لە کوردستان بڕی. جگە لە چەندین بڕیاری قورستر لە نمونەی هەڵوەشاندنەوەی کۆمیسیۆن و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری. ئەم خولا سوودانی وەکو سەرۆک هەڵبژێردرێتەوە کورد و حکوومەتەکەی دەچنە قۆناغی سڕبوونی ماوەیی. هەر بۆیە بارزانی دەست بۆ دوژمنە لە پێشینەکانی خۆی و دوژمنەکانی ئێستای سوودانی دەبات بە تایبەت نووری مالیکی. لە دوای ڕوخانی حکوومەتی باسیەکان جگە لە مالیکی هیچ سەرۆکوەزیرانێک چانسی دووجار بوون بە سەرۆکوەزیرانی پێ نەدراوە و هەموو جارەکانیش ڤیتۆی کورد کاریگەری گەورەی لەسەر ئەو پرۆسە هەبووە.